افتح الباب. سەرەڕای ڕاگەاندنی ئاگربەز لەلایەن قەوارەی زایۆنیەوە پۆلیسی ئیسرائیل ڕایگەاند لە شەوی ڕابردووەوە دەستیان بە هەڵمەتێکی دەستگیرکردنی فەڵەستینیەکانی 48 کردووە کە هاوڵاتیانی عەرەبی ناوخۆی ئیسرائیلن. مافناس و یاساناسانی فەڵەستینیش ئەم هەڵمەتە بۆ تۆڵەی ئیسرائیل لە هاوڵاتیانی هێڵی سەوز بەهۆی هەڵوێستی سیاسیانەوە لە بەرامبەر هێرشەکانی ئیسرائیل دەگێڕنەوە. بە پێی زانیاریەکانی پۆلیس هەزاران کەس لە پۆلیس و پاسەوانی سنوور و ئەندامانی یەدەگی ئەمنی لەم هەڵمەتە بەشدارن و ئەو کەسانە دەستگیر دەکەن کە بە وتەی پۆلیسی ئیسرائیل لە پشت ئاژاوە گێڕیەکانی 2 هەفتەی ڕابردوو بوون. بۆ ئەو مەبەستەش تا ئێستا 1550 کەسیان دەستگیر کردووە و 150 کەسیشیان ڕوبەڕووی تۆمەتەکانیان کردووەتەوە. بە پێی زانیاریەکانی یەدیعۆد ئەحرەنوتی ئیسرائیلیش پۆلیس لیستێکی 500 کەسی بۆ دەستگیرکردن ئامادە کردووە. فەڵەستینیەکانی 48 ژمارەیان نزیکەی 2,500,000 کەس دەبێت و لە ماوەی ڕابردوودا خۆپیشاندانیان بۆ پشتگیری قودس و غەزە ئەنجامدان. بە پێی راپۆرتی ئاماری دەستگیرکراوان تا ئێستا 1800 فەڵەستینی لە ناوخۆ قودس و کەناری خۆرئاوا لەلایەن هێزە ئەمنیەکانی ئیسرائیلەوە دەستگیر کراون. شاڵاوی دەستگیرکردن بە تایبەت لە مزگەوتی ئەقسا پێی ناوەتە دۆخێکی دژوارەوە. بەو هۆیەوە دەستدرێژی ئەمنی کراوەتە سەر ژمارەیەک لە کارمەندانی مزگەوتی ئەقسا و چەند کەسێکیان دەستگیر کراون. 253 جوولەکەی ئۆردوگانشینیش کە پێشتر ڕاپێچی ناو مزگەوتی ئەقسا کراون لە ژێر چاودێری وردی هێزە تایبەتەکانی ئیسرائیلدان. لە چوارچێوەی پێشهاتەمنیەکاندا ڕۆژنامەنووسێک لە نزیک شوێنی ڕووداوەکان ڕایگەاند هێزەکانی داگیرکەر ئافرەتێکی فەڵەستینیان دەستگیر کردووە. لەو کاتەی وێنەی هێرشکردنە سەر گەنجێکی فەڵەستینی گرتووە کە هێزەکانی ئیسرائیل لە کاتی دەستگیرکردنیدا لێی دەدەن. بەوەش ژمارەی دەستگیرکراوانی ئەقسا بووەتە 8 کەس. لەو ژمارەیەش 5 ئازاد کراون. وتەبێژێکیش بە ناوی وەزارەتی ئەوقافی ئەردەنەوە ڕایگەاند ئیسرائیل 5 پاسەوانی ئەقسای سەر بە وەزارەتەکانی دەستگیر کردووە. دەسەڵاتی ئیسرائیل 2 هەفتە لەمەوبەر بڕیاری ڕێگری لاچوونە نێو مزگەوتی ئەقسای بۆ جوولەکە ئۆردوگانشینەکان دەرکرد. ئەمەش بەهۆی تایبەتمەندی شەوانی قەدر و ڕۆژەکانی جەژنی ڕەمەزان. تا ئێستا ئەو بڕیاری هەڵنەوەشاندووەتەوە. لە بەرامبەردا جوولەکە ئۆردوگانشینەکان داوای پێداچوونەوە بەو بڕیارەدا دەکەن. حتى هذه اللحظة لەلایەکی دیکەوە وەزارەتی دەرەوەی فەڵەستین لە ڕاگەاندراوێکدا دەسەڵاتی ئیسرائیل و بنیامین ناتانیاهۆ بە بەرپرسیار لە ئاڵۆزیەکانی ئەقسا دەزانێت. داواش لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەکەن پابەند بێت بە بەرپرسیارەتی یاسایی و ئەخلاقی و بەرامبەر تاوانکاریەکانی ئیسرائیل. شێخ عیکریمە سەبری وتاربێژی ئەقساش دەڵێت ئیسرائیل بەهۆی چاوچنۆکیەکانیانەوە لە مزگەوتی ئەقسا بەرپرسە لە ئاڵۆزبوونی کێشەکان و بەردەوامی دەستدرێژیەکانی و چاودێری ئەمنی توند لەسەر ئەقسا سەلمێنەری شکستەکەیەتی بەرامبەر غەزە. خالید مەشعەل سەرۆکی بزوتنەوەی بەرگری ئیسلامی حەماسیش ڕایگەیاند یەکڕیزی نیشتیمانی ڕاستەقینە ئەوەیە کە لەسەر مافەکانمان و بنەمانە گۆڕەکانمان و ڕوبەڕووبوونەوەی داگیرکەر بمێنینەوە. ئەم لێکەوتانە لە کاتێکدا ئیسرائیل دوای 11 ڕۆژ لە هێرشی بەردەوام ڕوبەڕووی بەرگری و هێرشی توندی حەماس و جیهادی ئیسلامی بووەوە کە بەهۆی بۆردومانەکانی ئیسرائیل و 279 کەس شەهید بوون کە 69 منداڵ و 40 ئافرەت و 7 کەسی بە تەمەنی تێدا بوو. هەروەک 8900 کەسیش بریندار بوون. لەلایەنی قەوارەی ئیسرائیلیش تا ئێستا 13 کەس کوژراون جگە لە سەدان بریندار.